لعل في قطف رأسه عبرة لمن يعتبر منكم. دوای زیاتر لە ساڵێک و حەوت مانگ لە بێسەر و شوێنبوونی دوجار خانەوادەکەی پرسەی ماڵئاوایی یەکجاریان بۆ داناو چیتر چاویان لە گەڕانەوەی کوڕەکەیان نابێت. جەلال بابان هاوڵاتیەکی خەڵکی گوندی نارینە لە دەڤەری گەرمیان و دانیشتووی ناحی ڕزگاریە و پیشەی کارمەندی وەزارەتی ناوخۆ بوو. کۆتاییەکانی ساڵی 2019 چەکدارانی داعش لەگەڵ ئامۆزایەکی لە کاتی کاری جوتیاریدا لە گوندەکەی خۆیان دەیانڕفێن و دوای ماوەیەک ئامۆزاکەی لە بەرامبەر بڕێک پارەدا ئازاد دەکەن، بەڵام چارەنووسی جەلال بە نادیاری دەمێنێتەوە. ئەم برای من لەگەڵ ئامۆزایەکم لە گوندی نارێن پێش ساڵێک و حەوت مانگ لە 4 یانزەی 2019 لە کاتی جوتکردندا دەستگیر کرا لەلایەن چەکدارانی داعشەوە. تاکو 11 مانگ دوای دەستگیرکردنی چەندین پەیوەندیانە کرد، داوای دیریانە کرد. ئەو دیلێش ژنێکی یزدی بوو لە هەولێر لە ئاسایە شەولێر. ئیتر چەندی جار هەوڵماندا ئیتر حکومەتی شێوەمانە کردو. ئەو بوو دوێنێ ئەو ڤیدیۆیان ناردوو کوژراوە دێ. هەر لە یەکەم ڕۆژەوتیان بیر لە پارە مەکەنەوە، تەنها ئەو دیلە. تاکو 11 مانگ دەنگیان بوو، 3 جار نامەی سەوتیان نارد بۆمان، نامەی دەنگی خۆی. ئیتر لە دوایەوەی ئەو ژنە ئازاد کرا، چوو بۆ لای خانەوادەکەی خۆی، نەچوو بۆ لای داعشەکان، لە دوایەوە دەنگیان نەما هیچ. کەسوکارەکەی جەلال بابان دەڵێن چەکدارانی داعش لە ڕێگەی نامەی دەنگیەوە لە مۆبایلەکەی جەلال ئاگاداریان کردوونەتەوە کە دەبێت ژنێکی دەستگیرکرا و ئازاد بکەن لە بەرامبەر ئازادکردنی کوڕەکەیان. ئەوانیش هەوڵی زۆریان داوە و توانیویانە ئەو ژنە ئازاد بکەن کە ژنێکی ئێزیدیە و هاوسەری یەکێک لە ئەمیرەکانی داعش بووە. بەڵام لەبەر ئەوەی دوای ئازادکردنی ژنەکە نەکەوتوتەوە دەستیان، چەکدارانی داعش لە بەڵێنەکەیان پاشگەز بوونەتەوە و جەلالیان ئازاد نەکردووە و ڕەتیشیان کردووەتەوە لە بەرامبەر هیچ بڕەپارەیەکدا ئازادی بکەن. کەسوکارەکەشی نیگەرانن لەوەی لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵێکی ئەوتۆ نەدراوە بۆ ڕزگارکردنی کوڕەکەیان. تقریبا ئەمە ماوەیەک ساڵێک حەوت مانگە بەدیلگیراوە، هیچ کەسی نهاتووە بەدەممانەوە، نە لەلایەنی حکومی نەیە هیچ کەسی، بەڵام لەلایەنی عەشایرە زۆر هەوڵماندا، بەڵام ئەوان وتیان ئیلا بەدیلەکەمان بۆ ئازاد نەکەن، ئێمە ئازادی ناکەین. بەڵام حەسەن ئامۆزای بەربوو تقریبا 6 دەفتەری لێمان سند، پارەماندا بۆ ئەم وتیان نە ئەمە هینە پۆلیس و پارە بەرنادەین. وتیان ماوەی 10 ڕۆژ مجالتان ماوە، ئەو 10 ڕۆژە گەر حوڵی بۆمان نەدەن ئەو ئافرەتە ئازاد نەکەن، ئیمەی کوژین. تر تەلەفۆنیان بۆمان نەکرد. جەلال بابانی تەمەن 41 ساڵ خێزاندار بوو. لە مانگی 11 ساڵی 2019ەوە لە لای چەکدارانی داعش دەست بەسەرە و ماوەی 11 مانگ پەیوەندی لەگەڵ خانەوادەکەی هەبووە. لە دوای ئەو ماوەش هیچ پەیوەندێکی نەماوە و خانەوادەکەی هیچ هەواڵێک و سۆراغێکیان لی نەبووە. بەپێی ئەو گرتە ڤیدۆیی بڵاو کراوەتەوە وا دەردەکەوێت ماوەی چەند مانگێک پێش ئێستا جەلال شەهید کراوە و ئێستا ڤیدۆی ساتەوەختی شەهیدکردنەکەی لەلایەن داعشەوە بڵاو کراوەتەوە. هاوار محەممەد، کەناڵی پێیام، ناحی ڕزگاری لە ئیداری گەرمیان.